بابەتە گرنگی بڕیارەکانی سەرۆکی حکوومەت بۆ پاراستنی ژینگە من میوانێکم هەیە دڵشاد هیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر کە لە ستۆدیۆ لەگەڵما کاک دڵشاد بەخێر بن بۆ ستۆدیۆی کوردستان 24 ماوەیەک بوو تێبینی هەبوو لەسەر کەشوهەوای هەولێر بە تایبەتی ینی خەڵک زۆر قسەی لەسەرەوە کرد دوێنە بڵاوەکرایەوە کە کەشوهەوای هەولێر سبەینان چڕەدووکەڵێکی لەسەر بوو ینی بە چاو دەبینرا بەڵام خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتە هاتووەتە دەنگ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پێداگری لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتانەیە کات کە هۆکارن بۆ پیسبوونی ژینگە و کەشوهەوا ئەم بڕیارانە تا چەند هاوکارە بێت بۆ پاکبوونەوەی کەشوهەوای بەنای خی گەورە میهرەبان بڕیارەکان دوونێ جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان بەڕاستی زۆر کاریگەری دەبۆ زۆر پشتگیریە کەلو وەکو فەرمانگەی ژینگە هەولێر و دەستەی پاراستنی ژینگەی هەولێرکە ژینگەی هەرێم بە تایبەتی ژینگەی هەولێر چا بکرێت هەموو بڕیارەکانیش لە ڕێگای و لە پاش کۆبنەوەکەی جەنابی سەرۆکی حکوومەت لە پارێزگار کۆبنەوە کرا هەموو ئەو لایەنانەکە پەیوەستن بە پاکردنەوەی ژینگەی هەولێر کۆبنەوە کرا لەوێندە لێژنەکان زۆرتر کرا و زیاتر کاراکرا بە ئەو بە زووترین کات ئەو هەوای کە هەولێر کە ئێستا پیسە لە ماوەیەکی کەمدا چارەسەر بکرێ و پاک بکرێتەوە. باشە ئێوە پێشتر دراستیەکتان کردووە لەوەی کە چه شوێنێک لە هەولێرە زیاتر بەر ئەم پیسبوونی ژینگەیە کەوتووە و چۆن ئەو ڕێکارانە زیاتر ئەوەی پیسبوونە لە هەڵکەوتەی هەولێر وایە نزمترین شوێنی لە کانی قژار تاکو سیوی پارکە ئەوێندە زۆر پیسا ئەوەی زیاتر ئەو هۆیەکانی زیاتر پاڵاوگەکانن مۆلیدەکانن زۆربوونی سارەیە تا ئێستان و خاشەک سوتاندنە ئەو کارگەی شیش و کارگەی قیڕەکان ئەوان هەموو سەبەب بنەوەی ژینگەی هەولێر پیس بن. هێنانی ئەم بابەتی فیلتەر و فیلتەرینگی ئێم کارگانە کاریگەریە بێ لە سەرکەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکانی بەرەبەری کاریگەری زۆر دەبێت ئێستا تاکو ئێستا لە تاکو ئێستا کالیژنەکان دانران تاکو ئێستا 54 پاڵاوگە داخراون زۆر ئەو کارگە ئەوانەیمانەوەش فیلتەرمان پێدانایە لە لولا چێشمان لۆدانای لەسەر لە چێشەکەش ئاگری لەکەی بەردەدەن بۆ ئەو غازەکەیتی دەری ئەو غازان بسووتێ زیانەی بۆ نەخۆشەکانی سەرەتان هەم کاری قیڕەکانیشمان وەری کردی و هەم لەسەر معامل کارگە شیشەکانیشمان ئایلێ ئەو مەرجانە دانایە. باشە ئێوە خۆتان دیراستەیەکتان کردووەکو با بڵێن فەرمانگەی ژینگەی هەولێر کە چۆن ئەکرێت ئەم هەنگاوانە خێراتر بکرێت و جێبەجێ بکرێن بۆ ئەوەی ئەو کاریگەریە نەرێنیەی کە ئەم کارگانە هەیەە کەمتر بکرێتەوە لەس هەر لە مڕۆ ینی دنیشێ کۆبنەوە کە هەر لە مڕۆ لێژنەکان زیاتر دەکرێن و لە کارکان بەزترین لەم کارکان قسە دەکەن نۆک کە بیاسایی یان ناسای دەبی هەمووی ئەوانی کار دەکەن لە ڕێنمایەکانی ژینگە جێبەجێ بکەن بەدانانی لێژنەی زۆر و ئەم ئاسایش تۆ قایم خامەتەکان هەموو پێکەوە لەگەریەچین بۆی بەزوترین کات ئەوانە چارەسەر بکەن چپاڵاوگە چ معاملەکان بی هەتا لە مڕۆ لە ساعتی 11 هێلی گەرمدادنین بۆ هاوڵاتیان هیوادارین سەرپێچەکان نەکرێت واگە سەرپێچەکان بەزوترین کە خەبەرمان بدەن لە هەر شوێنێک بەزوترین کات چارەسەریان دەکەین. باشە چۆن بەدوەدا چۆنی ئەوەکەن کە بزانن کەشوهەوا پاک بووەتەوە و باشترە لە جاران ئەمە زیاتر ئێستا احتیمالمە بەڕاستی زیاتر لەسەر ئایکویا ئەوەی سیسەرەکە زیاترمان لەسەر ئەوەیە بەڵام ئەویش زۆر دقیق نییە لەبەر ئەوەی لە ئەقماسناعی وەردەگیرێ خۆشبەختانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان موافقەی کرد لەسەر دانانی 4 وێزگەی پێوانەی هەوا سەیان سابتەوە چیان گەڕۆکە بەڵام ئەوەیە ئەوانش هەموو ڕانی بە لە حەزات دەداتێکە ئەو شەش غازێک کە زێن بەخشە لە ماداتێک کە چەندە بەڵام ئێستا داتاچوان پێێنێ بدەینێ کە چەند ڕادێکیسە مەبەستم ئەوەیە دواتر بتوان بەراوردێ بکەن لە نێوان ئێستا و دوای گرتنەبەری ئەم ڕێکارانەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایسپاردوون بۆی جێبەجێ بکرێن هەر بە چاو دیارە ئەگەر ئێستا تەماشا بکە ئێستا ئەوەندە ئێشەکرایە ئەوەی لێکمان دایتەوە عنی وەکو لێژنە عنی چارە سەر بووە کەمەک بەڵام ئەگەر ئەوانە بەتەواتی ئێستا لەوە دەست پێ دەکەین عنی لە ڕۆژانە دیارەکە ئەو سنوورەی کە زۆرترین دووکەڵی لێ ئەوێندەر بەچاو دەبینرێکە چەند پیسە. باش ڕەنگە ئەوەی کۆمپانیاکان شوێنەکانیان دیار بێت و توانن سەردانیان بکەن بەڵام بابەتێکی تر هەبوو تایبەت بوو بە بابەتی سوتەمەنی خراپ بەکارێنانی سوتەمەنی خراپ لە وێزگەکانی دابشکردنی سوتەمەنی هەروەها هەندێک ئۆتۆمبیل هەیە پەیوەستین بە ڕێنمایەکانی ئاتوچۆ دیسانەوانیش
دووکەڵ و پیسەکەنە ناو هەواوە چۆن مامەڵە لەگەڵەمانەیە ئەو ئەوان لەژنەداندا یەکەمجار لەسەر پێشانگەکان کە ئەو ساراندین دەبێ ئەو بەردەی تێ لانسانۆسیتی تێدابی دوو ئەو هەر سیارێک ئۆتۆمبیلێک لە ڕێگا دەکە دەڕوا دووکەڵی دەکە بە زووترین کا ڤیدیۆکان لەمە دێن ئەمەژمانگانە دەنێرین بە نووسراوی ڕسمی بۆ بەڕاتی هاتوچێ هەولێر لەوێن دەر غەرامەیان دەکەن ئەوەی دیکەکە ئەوانە عادی سامانە سروشتیەکانە کاوان لەگە بەنزیخانەکان ئەوانە لەسەر بگەڕن فەحسی ئەو گازانە بکەنیان ئەو بنزینەی پێکە لە بەنزیخانەکان دابش دەکەیان دەدەنە مۆلدەگە ئەهلیەکان ئەو چارە سەر دەکرێت بە زووترین کات خاستەن ئەگەر ئەو بڕیاری جەنابی سەرۆک حکوومەت کە تەواوبی پرۆژێ ڕووناچی کە کارە بە هەولێر بە 24 ساعتی ئەو مولدان نەبین ئەوەش تەئسیرێکی زۆر دەکە بەڕاستی لە ژینگەی هەولێر باش هەماهەنگیتان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لەگەڵ دام و دەستگاکانی تر چونکە ئەم بابەتە پەیوەندی بە چەند لایەنێکەوە هەیە ئێوە چۆن ئەم بخۆی یاسای لە ڕێی تەلەڤیزیۆنیەوە داوا لە پارێزگاری هەولێر دەکەم یاسای ژمارە 8 ساڵی 2008 مادەی 98 دەڵێ دەبێت پارێزگارەکان ئەوە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەنجومەنی ژینگەی بەو هەبیت ئەو ئەنجومەنە پێک دێت لەو لایەنانەی کە پەیوەستن بە پاراستنی ژینگە چونکی ئەو ڕۆژ ژینگە هەوا پیسا ژینگە بەس هاوانی بەڕاستی خاکە ئاوی ژێرزەویە ژاوە ئەو ئەگەر ئەو ئەنجومەنە پێک بێت لە ڕێنگەوە داوا لە پارێزگار هەولێر دەکەن کە بە زووترین کات ئەو لێژنەدا بنچ ئەو لە ئەو ئەنجومەنە عنی بڕوا بکەمە لە ماوەکی کەم ژینگەی هەولێرە بە هەموو ڕەگەزەکان و چادەکرد لیژنەکە هەیە یان پێک نهێنراون بخۆ یاسادانرایە لە مەسال 2008ەوە پێش وەخت پێش ئێستا هەبووە بەڵام ماوەی کە نەمابوو ئێستا نووسراومان کردو کە ئەو لێژنەیە ئەو ئەنجومەنە کارە بکرێتەوە باشە ئێستا ئێوە لەم بارودۆخە ڕۆڵتان چییە وەکو بەڕێبەرایەتی فەرمانگەی ژینگەی ئەمە ئیشمە زیاتر چاودێریە هەمە هەنجە بەدوەداچوونە لەو لیژنانە هەن کە ئێستا لە هەموو لێژنەکانی هەولێر محافەزەی داینە لە هەموو لێژنەکان داهینە بەڕاستی شێکە ئێستا تەنسیقی زۆر باشمە لەگە ئاسایش لەگە شورتە لەگە قایم خامەکان هەیە ینی بە هەموو شتێک لەگەر یەشین زۆری هاوکاری یەکشین بەڕاستی لەگە محافەزەی هەوانە باشە خەڵکانی پسپۆر لە دەرەوەی فەرمانگەکەی ئێوە و لەو شوێنانە تا چەند پێویستە بۆ ئەم بابەتە بێنە پێشەوە هاوکار زۆر پێویستن بە یارمەتیشمان دەدەن بەڕاستی زۆر لە دکتۆرەکان لە پەتایبەتی کولیا علوم بەشی تەندروستی ژینگە تەنسیقمان زۆر لەگەوان باشە زۆر شت یارمەتیمان دەدەن زۆر سوپاسیان دەکەین چونکەم بابەتە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەیە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ینی ئەکرێت ئێوە بابەتەکە فراوانتر بکەن بۆی خەڵکانی تریش بێنە پێشەوە بۆی بتوانن ینی بە شێوەیەکی گونجاو ئەم کارە ئەنجام بدرێت و جارێکیکە نەچینەوە سەر و بابەتە چونکە چەند جارێکە ئەم هەڵمەتانە ئەنجامە درێت بەڵام ئەم جارە تا سەرۆکی حکوومەت بە شخصی خۆی هاتووەتە سەرهێڵ بۆ ئەوەی ئەم بابەتە بنابڕ بکرێت پشتگیری سەرۆک حکوومەت زۆر باشە هەر لەگەر ئەو بڕیارەکان جەنابی سەرۆکی حکوومەت ڕێنمای ژمارەیەکی 2022 کە ئێستا هەموارکرێتەوە ڕێنمای ژمارە 2024 بە دامەزراندنی دەرچوانی ژینگە تەندروستی ژینگە لە کولی علوم لەسەر هەموو ئەو پرۆژانێک کە ژینگەی پیس دەکەن خۆشبەختانە تاکو ئێستا فەرمانگەی ژینگەی هەولێر توانیتمان 223 دەرچوانی دەرچوانی ژینگە لە کولی علوم لەسەر پرۆژەکان دامەزرێن ئەوانش ئیشیان لەسەر ئیش دەکەن لەسەر هەوا و خاک و ئاوی ژێرزەوی ژاوەژاو بەڵێ بەڕێز دڵشاد هیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر زۆر سپاس بۆی ئەستۆدیۆ لەگەڵمان